سخن از مراسم امروز سخن از شهدایی است که در مەڕاستیمی ئەمڕۆ بۆ یادکردنەوەی شەهیدانێکە کە هاوشانی شەهیدانی ئێوە لە هەرێمی کوردستان لە سەنگەری دژی تیرۆردا بوون. ئێمەش باوەڕمان وابوو کە گروپی داعش نوێنەرایەتی هیچ حیزب و مەذهب و نەتەوەیەک ناکەن. هەر لەو ڕۆژەوە ئێمە باوەڕمان وابوو ئەو گروپە دەبێتە مەترسی بۆ ناوچەکە. هەر بۆیە لە سەرەتای دەرکەوتنی ئەو گروپەوە حکوومەتی عێراق داوای هاوکاری لێ کردین بە زووی ڕاوێژکارە سەربازیەکانمان ناردە ئەو ناوچەیە. هەر ئەو کاتەش ئامادەین بۆ هاوکاریکردنی هەرێمی کوردستان بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش پیشاندا. لە کاتێکدا گروپی داعش شارۆچکەی مەخموریان کۆنتڕۆڵ کردبوو، بەرپرسانی هەرێم داوای هاوکاریان لە کۆماری ئیسلامی ئێران کرد. تەنها چەند سەعاتێک دوای داواکاریەکە فەرماندە قاسم سولێمانی و ڕاوێژکارانمان گەیشتنە هەولێر. دواتریش 100 هاوکاری دیکەمان هاتنە ناوچەکە. ئەو کەسانش کە ئێستا یاتیان دەکەینەوە لە ڕیزی ئەو ڕاوێژکارانەدا بوون کە لە شەڕی مەخمور و هاوکاری هێزەکانی پێشمەرگەیان دەکرد. و همزمان هم در اقلیم کردستان عراق ما در دیداری که با مقامات اقلیمی وجود داشت